قرآنەکەمەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی قورپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستینێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان. دیارە ئێمە ساڵانە وەکو دەستگای نووری حکمە بۆ پەروەردە ڕۆشنبیری لقی سۆران کە دەوامی قوتابخانەکان تەواو بۆ هەڵەسین بەکردنەوەی خولی هاوینە. تەمان خولی هاوینی تایبەت بە کوڕان و بە کچان ئەو هەنگەی ئێستا دەیبینن ئینشاڵڵا وێنەی ئەچێشن و دوایەتر پەخشیەکەن ئەوە تەنها ئاهەنگی خولی یاخود دەوامی کوڕانە. ژمارەیان کوڕەکان تقریبان 100 قسوور تەڵەبە بوو. ئەو مادانی کە ساڵانەمە لە دەستگای نووری حکمە پێشکەشی قوتابیانەکەین سێ مادەی سەرچینە. مادە یەکەمیان فێرکردنی قورئانی پیرۆزە. طبعاً ئەگەر منداڵ فێر نەبوو بوو فێری پیتەکانیەکەین، دواتر فێری قورئانی پیرۆزیەکەین، دواتر وانەی دووەمینیان فێرە تەجویدی قورئانی پیرۆزیانەکەین، وانەی سێمینیان ئادابە ئیسلامیەکانە. ئەو سێ بابەتی سەرەکی ئێمەیە کە فێریانەکەن جگە لەوەیش کە مەسەلەن هەفتانە سمینار هەیە لەسەر شێوازی تەندروستی، خۆپاک و خایۆن ڕاگرتن، سەراوکردن، خۆشۆردن، ئیدی هەمووی ئەوەی پەیوەست و پەیوەندە بە خۆپارێزی تەندروستی. جگە لەوە بابەتی ڕۆشنبیریان پێشکەشەکەی لە ڕێی کورتە فلیم، ئەفلام کارتۆن و جاری وا هەیە نیوەڕۆخوانیان بۆ سازەکەین، خواردنیان ئەدەینێ و لە کاتی نیوەڕۆخوانەکان شتی تەرفیهی وەرزش ئەو شتانیان پێشکەشەکەین. ئیدی وەکو باسم کرد ئەوانە کۆمەڵە چالاکیەکەن لە خولی هاوینی پێشکەشی دەوامی کوڕان و کچانیەکەی. ئەلحەمدولیلا ئەو ساڵەشەوە لە کۆتایی نزیکە بینەوە. یەک لە خاڵەکان ئەوەیە کە ئەو تەڵەبانی لە خولی هاوینیان بەشدار کرد، داوا لە وەلی ئەمرەکانیانەکەین چی حەزی لێ ئەتوانی بەردەوام بی. طبعاً ئەمە جگە لە خولی هاوینەش وەکو زانیاری تەڵەبەی بەردەوامیشمان هەیە. هەوڵەدەین زۆرترین ئەو تەڵەبانەی کە لە خولی هاوینیان بەشدار کردێ بیانکەینە تەڵەبەی بەردەوام لە ڕێی پرسکردن بە وەلی ئەمرەکانی. بەڕاستی زۆر سوپاس لێ دەستگای نووری حکمە دەکەم کە ئێمەی فێری قورئان کرد. سوپاس لە مامۆستایانەش دەکەم کە هاتن کاتێکی خۆشمان بەسەر برد لێرانە فستیڤاڵمان کرد. وەڵڵاهی دەستخۆشیان لێ دەکەم. لە ماوەی 2 مانگدا توانیم 2 جزء بخوێنم لەبەر بکەمەوە دەستخۆشی لام و مامۆستایەکانەکەم تا ئێستا منیان فێرە 2 جزء کردەوە. لە ماوەی 2 مانگا من هاتوومە ئەم ئێرانە و فێری 2 جزء بوومە. ذکری حەکیمی بۆ دڵ دەرمانی نووری هودای تۆ تاجی سەرمانی ذکری حەکیمی. بەناوی خوای گەورە و میهرەبان. ئەمن وەک بابی سێ منداڵی ئەو ساڵەکە کە لە دەستگای نووری حکمە لە لقی سۆران بەڕاستی کە ماوەیەکی زۆرە لەگەڵیان ماندوو بوون و هاوینی ئەم ساڵ بە تایبەتی بەڕاستی زۆر لەگەڵیان ماندوو بوون. خوای گەورە پاداشتی سەرپەرشتیارانی ئەو خولانە و سەرپەرشتیارانی دەستگا بداتەوە کە بەڕاستی ماندوون. خوا پاداشتی خێریان بداتەوە یا ڕەبی بە ئێمە پاداش نادرێنەوە. ئەوان ئەو کەسانن کە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام وەصفیان ئەکاتن خەیڕکم من تعلم القورآن وعلمه. بەڕاستی ئەوانە باشترینی مرۆڤەکانن کە هەم خۆیان قورئان فێرە بن و هەم خەڵکیش فێر
فێرەکەن کە بەڕاستی ئەوانە لە بەشی دووەم کە خۆیان فێر کردووە پێشتر و ئێستاش هەوڵەدەن خەڵک فێری قورئانی پیرۆز بکەن. جا بەڕاستی ئەم سوپاسی زۆر سوپاسیانەکەم کە لێرە ئەو ساڵ دویان قورئانیان ختم کرد و یەکەشیان هەر بەخۆیان لێرە لە خولەکەی بوو بۆ مامۆستا و بڵێن لێرە لە خولەکەی بوویتەوە مامۆستا ئەوەش هەر بەڕاستی پاداشتەکەی و فەزڵەکەی لەوانە گەڕێتەوە کە ڕاهێنانیان پێکردوون کە لەگەڵیان ماندوو بوون کە هەوڵیان لەگەڵ داینە و ئینشاءڵڵا وەکو گوتم یعنی ئەوانەوە بەر فەرمودەی پێغەمبەرەکەون عەلەیهی سەڵات وەسەلام و پاداشتیان بە ئێمە نادرێتەوە مەگەر تەنها خوای گەورە پاداشتیان بداتەوە. بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بخوا کە توانیم لە دەستگای نووری حیکما قڕائەی خۆم خەلاس کەم و لە لای مامۆستای خۆم قورئانەکەم ختم کەم. هەروەها دواتریش ڕێگەیان پێدام کە لێرکانە ببمەوە مامۆستا و دەرس بە قوتابیان بڵێم لێ سپاسەکی گەورەم هەیە بۆ دەستگای نووری حیکما و سپاس و پێزانینی خۆمیان لێ دەکەم. ڕێزیان لێ دەگەم وەکو ئەوەی کە خزمەتی منیان کرد. قورئانەکەم مەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. من نعم بعض محمد أمن تمن من صلاة لا خلش ورتم دانشتي سورانم أمن من دالبو قرآن مخوينت لا داك باكم وشتانا كأمن أنا بخوشين سباس عندكم لا دزقاي حكمة. أعوذ بالله من الشيطان الرجيم. إنا أوحينا إليك كما أوحينا إلى نوح والنبيين من بعده. آية سنة آيات 66 سورة نساء. أعوذ بالله من الشيطان الرجيم. ولقد أوحينا إلى موسى أن أسر بعبادي فاضرب لهم طريقا في البحر يبسا لا تخاف دركا ولا تخشى. فاتبعهم فرعون بجنوده فغشيهم من اليم ما غشيهم وأضل فرعون قومه وما هدى. یەکەم ئەوە فەزڵێکی خوای گەورەیە کە ئەو منداڵی بەمە بەخشیە کە قورئانی حیفز کردی ئەکسەریەتی فێربوونەکەشی بەهۆی ئەوەی بۆ زیاتر لە ڕووی تەلەڤیزیۆنەوە لە ماڵێ بەردەوام قورئان لەسەر تەلەڤیزیۆنی بووە هەموو کەناڵەکان ئەوانەی قورئانی لێ ئەدەن ئەوە وەریگرتی لە قورئان لێوێن دەرڕا. بەڵێ وەختی لە جیداششدا بوو ئەو منداڵە دایکی مەحەدەل قورئانی لێدایە کە ئەو قورئانە بە ئەمری خوای دیار تەحسیل لە ناو جیداشش لێ کردیە. نەخۆ هیچ مەلان لۆ نەگرتێ بڵێ مەلا شتیوا لە فێر کردبی و تەنها لە ماڵی ئاخری قەڵەمی قورئانێشم لۆ کڕیەک لۆ پێداچوونەوە چی لەوەی ئەگە خەڵەتە چی هەبیشتە چی هەبی عنی ڕاستی کاتەوە. نەوەڵاو خوێندن ئەوە یەکەم خولە بینێرین لەوێرە ئەو ساڵ دەستگای حیکما دەستخۆشیان لە یەکەم کە خولەکیان کردەوە خوا خێریان بنووسی کوڕەکەی میش بەشدار بوو و الحەمدوللا مامۆستایەکانی ڕایان لێ و سوپاس بۆ خوای گەورە. بەڵێ ئەوەی کە من پێم خۆشە لەسا کاک باڵای باز بکەم کە بەڕاستی تەڵەبەچی نمونەیە لەو خولەی هاوینە بەشدار بووە و دەستخۆشێکی زۆرم هەیە لۆ ماڵەوەیان بەس ئەو تێبینێکە ئەمن لەسەر کاک باڵام هەیە ئەوەیە کە ئەمە لە کاتی دەرس شەرعکردن و وانەگوتنەوەدا کاک باڵا یعنی خۆی مەشغول نەکرد بەڕاستی بە ئەولا یان قسە لەگەڵ ڕەفیقەکەی خۆی بکە یان برێ ئەوە ئەو هەبوو یان ئەوە چوو بەڕاستی یعنی دیقەتم ئەدایێ ئەوەی کە با بڵێن لەسەر سەبوڕەی لۆمانە نووسین واجبیان بوو ئەو هەوڵیەدا لەک نەخۆ یعنی یەکسەر لەبەر بکاتن وە چەندی جار بەسەرەن تاقیشم کردیتەوە هەڵمستانیا نەیویستێ تەماشای سەبوڕێ کردی بکاتن و هاتیە لە پێش سەبوڕێ ڕاوەستا و بەروەلای تەڵەبەکان دەرسەکەی خۆی بۆتیتەوە. حكيمي بودل درماني
بنوري تويا قرمن ببينم نغمي جنتي قربي ضاكم باخي زاد